لە دنیاە پیا و حەزەکان ژنی جوانی هەبێ و ژنیش حەزەکە پیاوی جوانی هەبێ لە بەهەشتیشە بۆ هەردوو لە ئەو داخوازیە هەیە و دابین کراوە بۆ هەردوو لە ئەو داخوازیە هەیە و دابین کراوە کە بە تایبەت باسی حۆری کراوە بۆ پیا و معنایەوە نییە ژن هیچی نییە لە بەهەشتە هیچ شتێکی جوانی پێ نابەخشێ لە ڕەگەزی بەرامبەر معنای ئەوە نییە بەڵام بۆچی بەس باسی کراوە بۆ پیا بۆچی بەس باسی کراوە بۆ پیا باسی کراوە بۆ ژنیش بەڵام بۆ هی پیا و زیاتر زەق کراوەتەوە لەبەرەوەی پیا و ئەو ذاتەیە کە تەلەبی ئافرەتەکە بە دوایە بۆ تەشویقی ئەو باس کراوە ئافرەتمان نەدیوە بە دوای پیا بکەوێت مەگەر ئافرەتێ فیتڕەتی تێکچوو بێ و ئافرەتایەتێکی خۆی لەدەست دابێت وەکوانەی کە ئەمڕۆ ئەبوو جندەر و جندەربازەکان پەروەردەیانەکەن ئەو بابەتێکی ترە ئەو ئافرەتە بە دوای ژەڵی شاڕاکە ئەو بابەتێکی ترە کە ئەوان پەروەردەیەکەن بەزەوە ئافرەتێک کە لەسەر سروشتی خۆی ماوەتەوە و ئیسلام پەروەردەی کردووە ئافرەتێکە دوای پیاو ناکەوێت بەڵکو عیزەتی ڕێی پێ نادا بەڵکو ئەبێ ئیلا پیاو بێ دوای ئەو بکەوێ و پیاو بێ تەلەبی ئەو بکە بۆیە قورئانیش مخاطبەی ئەو عەقڵاناکە و فیتڕەتاناکە کە تێک نەچوو کە تۆ وەکو پیا و ئافرەتانێکی ئاوات بۆ ئامادەکراوە و ئافرەتانی دنیا لە ڕۆژی قیامەتە لە حۆریەکان جوانترن لە حۆریەکان جوانترن طبعاً هەموو پیاوێکیش لە دنیاە لە بەهەشتا دوو خێزانی هەیە لە ئافرەتەکانی دنیا ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی کە ئافرەت لە بەهەشتا زۆری نێت کە هەر پیاوێ دوو خێزانیە لە ئافرەتانی دنیا ما منكم من أحد إلا له زوجتان في الجنة مجگە لە حۆری العین هەر یەک لێوە دوو خێزانی خۆی هەیە لە بەهەشتا جگە لە حۆری العین و ئێستا ئافرەتانی دنیا لەبەرەوەی کاریگەری غەرب و کوفری عالەمیان لەسەر و زۆربەیان شتێک لە فیتڕەت و عەقڵیەتیان تێک دراوە کە باسی حۆریەکەیت و باسی دوژنیەکەی لەوێ پەستە بن ئافرەتێک لەسەر ئیسلام پەروەردە بوو بێ لە دنیا چوارەکەی پێ ئاساییت لە بەهەشتا بۆ دوانەکەی پێ ئاسایی نییە و ئافرەتیش کە چوویە بەهەشتەوە بەم عەقڵیەتە ئێسەوە ناڕواتە بەهەشتەوە بەو دڵ و دەروونەوە ناڕواتە بەهەشتەوە نەزەعنا ما في صدورهم من غل هەرچی قێزەونیە لە دڵ و دەرونیانە دەرهێنراوە بە دڵێکی پاکەوە چێتە بەهەشت ئەو وەختە ئەوەی کە ئەڵڵا جەلە جەلالوه بۆی تەقدیر کردەوە بە دڵیەتی وەکو دنیا نییە ڕەخنەی لێ بگرێەوە بۆ ئەویانەوە بۆ ئەویانەوە من غیرەم هەیە و تەحملی فرەشنی ناکەم و تەحملیەوە نا لە بەهەشتا ئەو شتە زۆر طەبیعیە بێ بەلایەوە زۆر ئاساییە بێ بەلایەوە بەمەرجێ لە دنیاە ئەو حەڵاڵی قبوڵ کردبێ نەگەڕەتی کرد بێت پەنا بە ئەڵڵا جەلە جەلالوه چێتە جەهەنەمەوە بۆیە کە باسی کراوە بۆ پیاوان لەبەرەوەی پیاوانن کە بە دوای ئافرەتاناوە و لەبەرەوەی پیاوانن هەر ئافرەت ببینن سەرنجیان ڕاکێشێ هەر عیلمی ژواڵێ هەڵە پیاو هەر بە بینینێکی ئافرەت سەرنجی ڕاکێشێ بەڵام ئافرەت وانە پیاو بینێ سەرنجی ڕناکێشێ بۆیە باس کراوە بۆ ئەوان و لەبەر ئەوەی ببێتە هۆکارێک چونکە بیزات حۆری العین بۆ کێ باس کراوە کە 72 دانەی پێدرێ بۆ شەهید ببێتە هۆکارێک و پاڵنەرێ بۆ پیاو کە پشت هەڵ نەکا لە جیهاد وابزانێ ئیتر خۆشیەکانی دنیا لەدەستیان نە بەڵکو خۆشیێکی زۆری بەهەشت چاوەڕێت کەواتە ئەسڵ وایە لە باسی حۆریا بۆ کێ باس بکرێ بۆ ئەو پیاوانەی کە ئەهلی سەرخستنی دینن وا نەزان نەگەر لە سەرخستنی دیناتیا بچنە فەوتیان نا بەڵکو ئێوە ناز و نیعمەتێکی زۆر زیاتر لەوەی دنیا بۆتان ئامادەکراوە وێ مەسئلەیە مولحیدەکان زۆر جاری هێننەیکەن بە عیبە بەسەر ئیسلامەوە هەندێک ئافرەتیش لەبەرەوەی عەقڵیەتەکەی کەم بۆ شارەزای دینەکەی نیەتی ئەکەوێ پێیان ئەو پیاوەی کە ئافرەت هەیەی لە بەهەشتا ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم ئاماژەی پێداوە فەرمێ پیاوەکە ڕاتە دەرەوە و دێتەوە ژنەکە خەریکە نایناسێتەوە ئەوەنە گۆڕاوەنە جوان بووە کاتە چۆن پیاو ئافرەتی جوانی هەیە ژنیش لەوێ پیاوی جوانی هەیە فەرمودەکەوامان پێڵێ ئەو ژنەش لەوێ پیاوی جوانی هەیە و ئەو ژنە لەوێ هەز ناکە کە ئەو پیاوە هی خۆی و غەیری خۆیەتی بەڵکو هەستەکە تەنها پیاوی خۆیەتی ئەو غیرە و غلە لە دڵیان نەماوە کە ئەمڕۆ لە دنیاە شەیطان پەرەی پێ ئەیە باشە و بەکاریشی ئەخا بۆی تووشی مەعسیەت و تووشی ناشکری و تووشی با بڵێن زۆر تاوانی بکە لە غەیبەت و لە با بڵێن زەم و ئەو بابەتانیت و فەرمودەی تریشمان هەیە کە رسول الله صلى الله عليه وسلم باسی ئەومان بۆکە کە ئافرەتان شقائق رجالا فەرمێ النساء شقائق الرجال پیاوان
شقائق رجال الشقائق لێرە بمعنای وەنایە خوشکیان ئەوەی خۆی دری شتێکی بۆی ناوێ بەس ئەوەیە یەک بەشن جیاکراونەتەوە شەق کراون یەک کوتلەن ئەوەش معنایەوەیە هەر حەق و حقوقێک بۆ پیاو هەیە بۆ ژنیژێ بەڵام باسی ئەوە نەکراوە کە خۆری پیاو هەبێ باسی ئەوە کراوە کە پیاوێکی وا جوانی پێدرێ کە دێتەوە نایناسێتەوە خەریکە نایناسێتەوە و وەصف هی جوانی زیاتر لائقی ئافرەتە تا پیاو وێ باسی حۆری پیاو نەکراوە وێ بەڕاستی ئەمە هەر شوبهە نیە مولحیدەکان بڵاویان کردوێتەوە بەڕاستی کەسێکیش پێی هەڵ ناخەڵێت ئەگەر بێت و شارەزای دینەکەی خۆی بێت و زێ فیترەتی تێگە نەچووێ بەڵام فیترەتی تێک چوو بێ و ڕقی لە دینەکەی خۆی بێ و شارەزای نەبێ وڵا لێی تێ ناکە